بەداخەوە لە هەموو وڵاتێک بوژانەوەی وڵات بە چ دەکرێتن لە ڕێی کارگەکانەوە. بەڵام لای ئێمە زیاتر گیر و گرفتمان لە بۆ دروست دەکەن، نەوەک ئاسانکاریمان بۆ بکەن. ئێستا ئەو ماوەیە کە ڕێیان گرتووە زیاتر لە 200,000 هەلیکار لە ماڵەوە دانیشتووە. 2500 سوور کارگێکمان هەیە کەوا هەمویان ئێستانەکە 100 تا 60یان وەستاوە. داوا دەکەین لە بەڕێزان لە بەرپرسیاران بە تایبەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران بێنە سەرخەت بەپەر بانگاوازەکەمانەوە بێن بۆ ئەوەی ڕێگیری بکرێت و چارەسەرێک بدۆزرێتەوە لە بۆ ئەوەی کەوا ڕێگا چارەیەک ببینەوە بۆ ئەوەی ڕێگریمان لێ نەکرێت. ئێستاش داوا لە بەڕێزان دەکەین وەزیر ئاگادار بکرێتەوە. ئەمە چەند جارە هەوڵمان داوە، کەس بە پانەمان نەهاتووە، تەنها ژووری بازرگانی هەستاوە، کاری خۆی کردووە و هیچ هەدەفێکی نەبووە بەرامبەرەوە. ئێستاش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ بکرێت بە زووترین کات وەفدێک پێک بینن بەرەو بەغدا بڕۆن چارەسەری ئەو گیر و گرفتانە بکات.